مرۆڤ لە سەردەمی کۆرۆنا لە بواری هاتوچۆ دووجار دەبێتە قوربانی. جارێکیان بەهۆی هاتوچۆ و پابەت نەبوون تووشی و ڤایرۆسە دەبێت و ڕەنگە خۆشی ببێتە هۆکاری گواستنەوەی لە شوێنێک بۆ شوێنێکی تر و لە مرۆڤێک بۆ کەسێکی تر. ئەمەش لە ئەنجامی هاتوچۆ و بەریەککەوتن و گواستنەوە ڕوودەدات. دووەم جار لە کاتی قەدەغەی هاتوچۆ دیسان بەهۆی پابەت نەبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ و ئەنجامدانی سەرپێچی و لێخوڕینی خێرا و ڕۆیشتن بەلاساری و پێچەوانەی شەقام کە لە ئاکامی بەهەند وەرگرتنی چۆڵی و قەدەغەی هاتوچۆ و وەستانی جۆڵەی ئامرازەکانی گواستنەوە و پیادەکان تووشی پەتایەکی تر دەبێت کەویش سەرپێچی و ڕووداوەکە دەبێتە قوربانی. ترافیک لە وەڵقەیە باس لە قوربانیانی ڕووداوی هاتوچۆ و قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا دەکات کە بەشێکی و قوربانیانەی هاتوچۆ و ئامرازەکانی گواستنەوە هۆکاریە و ڕووداوانن. ترافیک دەچێتە نێو ئەو نەخۆشخانەی کە توشبووی کۆرۆنای لێ چاودێری دەکرێت. ئێرە نەخۆشخانەی ئیماراتی تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنایە لە هەولێر. لێرە مرۆڤ سەرسام دەبێت، ئەو خزمەتە مەزنەی بە توشبوان دەکرێت. پاک و خاوێنی و جوانی و تەندروستی ناو ئەو نەخۆشخانە سەرنجت ڕادەکێشێت. ڕێکارەکان بۆ چوونە ژوورەوە زۆر تند و بەندە دەبێت بە جلی دژە ڤایرۆس و کەلوپەلی تایبەت داپۆشراو بیت. ئەمەش بۆ خۆپارێزیە. ئیدی پەیوەندی بە میوان دەکەین لە ڕێگەی ئامێری پەیوەندی تەلەفۆن. ناتوانین بەرکەوتنمان هەبێت و ڕاستە و خۆ ببینین. لە ڕێگەی ڤیدیۆ بۆ ترافیک قسە دەکات. دەمەوێت لێرەوە چیرۆکی چۆنیەتی توشبوونم بە نەخۆشی کۆڕۆنا بۆ ئێوەی بەڕێز باز بکەم. بۆیە لە کاتی گەڕانەوە منیش وەکو خەڵکیشی ئاسایی ئەو دەمەی ڕەنگە بە هەزاران خەڵک ئەو وەختەیە من هاتمەوە ئەوانیش هاتبنەوە لە وڵاتی ئێران و مەسەلەی توشبوونیشم بە نەخۆشی دوای گەڕانەوەم لە سەفەرەکە لەلایەن کۆمپانیا بۆ ماوەی مانگێک پشوم پێدرا. هەر ئەمنە ئەوانەی کە سەفەری دەرەوە وڵاتیان کردبوو پشوو بە هەمووان درابوو. ئەو ماوەیەدا هیچ نەخۆش نەکەوتم و تەندروستیم زۆر باش بووە و لە دوای قەدەغەی هاتوچۆش سەردانی دوو ماڵم کردووە و یەکێک بووم لەوانەی کە زۆر بانگەشەی ئەوام دەکرد کە خەڵکی پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بێت. لە ڕێکەوتی 19 هەستم بە ئازاری کلیەکانم دەکرد گورچیلەکانم کە چوومە نەخۆشخانەی ڕزگاری لەوێ فەحسی با بڵێم فەحسیان لە بۆ کردم لە بۆ کلیەی دکتۆرەکە گوتی ڕەمل و ئیلتیهابت هەیە، ڕەمل و ئیلتیهابێکی زۆریش هەیە. دوای ئەوەی کە نەتیجەکە دەرچوو ئەم دکتۆرە ئازیزە پێی گوتم مادەم لە ماوەی مانگێک پێش ئێستا با بڵێن مانگێک و 6-7 ڕۆژ پێش ئێستا لە ئێران گەڕایتەوە بڕۆ فەحسێکی کۆڕۆناش بکە. دوای ئەوەی کە چوون فەحسم کرد لە تەواوی ناوان با بڵێن پێشترا و ناوەی هەبوو ئێستا نەخۆشخانەیەکە تایبەتە بە نەخۆشی کۆڕۆنا لەوێ فەحسم کرد. دوای کە نەتیجەکەی دەرچوو نەتیجەکەی پۆزەتیڤ بوو. کارمەند و پزیشکان خزمەتێکی گەورەی پڕ لە مەترسی بێسەڵکردنەوە لەو دوژمنەی مرۆڤایەتی ئەنجام دەدەن. پیر و منداڵ و لاوە توشبووەکان لە باوەش دەگرن. مەسەلەی توشبوون و بەرکەوتە وایە من بەرکەوتم لەگە خەڵکی هەبووە. بەڵێ من بەرکەوتم لەگە خەڵکی هەبووە. ئەوانەی کە توشبوون لەگەڵ من خێزانم و کوڕەکەم هەردوو توشبوو بوون با بڵێن، بەڵام ئەلحەمدولیلا ئەوانش گەڕاونەتەوە ماڵ و ئەو خزم و کەسانە و ئازیزانەی من کە ئێستا لە نەخۆشخانەن زۆربەیان ڕاستە خزم و کەس و ئازیزی من، بەڵام زۆربان 2 مانگ و 3 مانگ پێش ئێستا نەمدینە و نەهاتوونە ماڵ و نەچوومە ماڵیشیان. واتە ئەوانەی کە توش بوون نازانم لە کوێوە توش بوون و خۆشم نازانم لە کوێوە تووشی ئەم نەخۆشیە بوون.
ڤایرۆسە با بڵێن بەرکەوتن دەگوازرێتەوە. دەبێ منیش بەرکەوتوو بم لەگەڵ کەسێک بەرکەوتەی کەسێک بم لەبەر ئەوەی تووشی ئەم ڤایرۆسە بووم. سپاسی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەتی هەرێم و وەزیری تەندروستی و هەموو دکتۆرە بەڕێزانەی کە شەو و ڕۆژیان لەسەر یەکداناوە بێ ئەوەی هەست بە ماندیبوون بکەن خزمەتی من و خزمەتی هەموو نەخۆشانەی کە لێرانە دەکەن و چاودێریان دەکەن بە شێوەیەکی زۆر بەڕێز و ئەکادیمیانە شان و خونی دەکەن پێمانەوە بەڕاستی زۆر ماندوون. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی لە سەرەتای قەدەغەی هاتوچۆ تا دەی چواری 2020 ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان گەیشتە 324 توش بوو 136 کەسیش چاک بووە. بەشێکی زۆری ئەو توشبووانەش بەهۆی هاتوچۆ و بەریەککەوتن تووشی ئەو ڤایرۆسە بوون. ترافیک بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر دەبینێت سەبارەت با کاریگەری ئەو کاری حکوومەت بە قەدەغەکردنی هاتوچۆ لەسەر ڕێگری لەو ڤایرۆسە و باسی مەترسیەکان بەهۆی ئامرازەکانی گواستنەوە دەکات. ئامرازەکانی گواستنەوەش یەکێکن لەو هۆکارانەی کە کاراسانی بۆ بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە دەکەن. گواستنەوەی ئەو پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بە شێوەیەکی گشتی لەڕێ ئەوە دەبێت کە پشمین یان کۆخەیەک بیدن. ئەو پشمین و کۆخەیە ئەو وردیلانەی کە لێی دەدەچێتن بە دوو شێوە دەگوازرێتەوە. شێوەی یەکەمیان ئەوەیە مباشر کۆنتاکتی ئەو کەسەی لەگەر کەسی بەرامبەری. شێوەی ناڕاستە و خۆیەکەش ئەوەیە کە ئەو پژمینە ئەو وردیلانەی کە ئەگەر نەگوازرێتەوەش لە بۆ ئەو کەسە لەوانەیە بێتە خوارێ و لەسەر تەنەکان ببینێت. ئەو تەنانە ئێمە کە باسی هاتوچۆ دەکەین ئۆتۆمبیل بیتن یانیش تەنانەت ئەگەر پیادەش بێتن یان لە ناو پاسەکان بێ ئەوانە هەمووی ئەو پژمینەی کە دەبێ ئەو کەسێک کە توش بووە بردیلەکانی دادەبەزێ لەسەر تەنەکان ئەو دەستکی سیارە بێتن سوکان بێتن یان لەسەر کوشنەکە بێ لە ڕێگاش بۆی هەیە لەسەر ئەو تەنانە بمێنێتەوە ئەو کەسانەی کە دوای ئەو دێنیان لەگەڵ ئەوەن لە ڕێگای دەستیانەوە دەتوانرێ دەبێتە هۆکارێک لە بۆی بگوازرێتەوە نەخۆشیەکەی توش بکاتن و ببێتە هەلگری ڤایرۆسەکە. پێویست بوو بڵێن قەدەغەی پیادەش چونکە ئێستاکە قەدەغەی هاتوچۆ تەنانەت سیارە ناگرێتەوە یان پاسەکان ناگرێتەوە. قەدەغەکردنی پیادەشە خەڵک لەبەر ئەوە ئێمە تاکید لەسەرەوەی دەکەین لە ماڵێ بمێننەوە. زۆر جار هەیە لە بۆی بەریەکەوتن نەبی کۆبوونەوە نەبیتن هەتا لە شوێنە گشتیەکانیش ئەگەر چەند کەسێک کۆبنەوە لە ڕێگەی پیادە و هاتوچۆ ئەوانە بێتن بۆی هەیە ئەو ڤایرۆسە لەو کەسە لە بۆ یەکەکی تر بگوازرێتەوە. بە شێوەیەکی گشتی ئەو کەسانەی کە دەستنیشان کراینەوەکو و نەخۆشیە بە تەکید هۆکاری هاتوچۆی تێدا هەبووە. ئێمە چەند نەخۆشێکمان دەستنیشان کردیەکەوە بووینە هۆکاری ئەوەی چەندین خەڵکی تر توش بکەن. ئەو چەندین خەڵکەش کە توش بووە ئەکید هۆکارەکانی ئەوە بووە لە ڕێگای ئۆتۆمبیلەکەیەوە یان لە ڕێگای پیادەوە سەردانی ئەو شوێنانەی کردیە بەریەکەوتنی لەگە خەڵکەکان هەبووە هەر هەمووش بوویتە هۆی ئەوەی نەخۆشیێکی زیاتر توش بکاتن. قوربانیەکان با کۆرۆنا و ڕووداوی هاتوچۆ لە ئەنجامی سوودوەرگرتن لە قەدەغەی هاتوچۆ بەردەوامە. تا ئێستا لە هەرێمی کوردستان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا 4 کەس گیانیان لەدەستداوە کە لە هەمان کاتیشدا لەو پەتایە مەترسیدارتر کە ساڵانە سەدان هەزار کەس دەکاتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ و ئەنجامدانی سەرپێچیەکانە کە لە ماوەی 6 کاتژمێر لە شاری هەولێر لە 2 ڕووداوی جیاواز 6 کەس بوونە قوربانی لە کاتێکدا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو جموجۆڵ و داوامی فەرمانگەکان وەستاوە و هاتوچۆش سنووردار و قەدەغەکراوە. هاتوچۆ بۆتە جێگەی مەترسی لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە و قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ کە مردن و برینداربوون و تەشەنەکردنی ئەو ڤایرۆسەی تێدا ڕوودەدات. ترافیک لەگەڵ پۆلیسی هاتوچۆ چاودێری ناو شاری هەولێر دەکات. دەمانەوێت بزانین هێزەکانی ناوخۆ چۆنە و بڕیار و ڕێنمایانە جێبەجێ دەکەن و خەڵک چەندە هاوکارە. لەگەڵ مەفرەزێکی هاتوچۆی هەولێر دەست دەکەین بە دۆداچوون تا بزانین هاوڵاتیان پابندن بەو بڕیارانە
چونکە ئامرازەکانی گواستنەوە دەبێتە هۆی بەرکەوتن و کۆبنەوەی خەڵک کەوەش پێچەوانەی ڕێنمایی و بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستیە کە هۆکارە بۆ بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە. ئەو ڕێگریەش بۆ پاراستنی گیان و سەلامەتی هاوڵاتیان پێویستی بە پابندبوونی هاوڵاتیانە. ئەو کارە شوا دەکات هێزەکانی ناوخۆ لە هەموو کوچە و کۆڵان و ڕێگاکان بڵاو بکرێنەوە تا کەس کۆ نەبێتە و نەیەتە دەرەوە. بەو ڕێکارانە دەتوانین کاریگەری و بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە بەهۆی هاتوچۆ ڕابگرین و ڕێگری لێ بکەین. دەبینین خەڵکانێک پابەندداون. کاکە هەر حاڵەتێکتان بینی بڵێن ئەگەر پیادە بێت یا تۆمبیل بێ ئاو لە ڕێی لاقتەکە و ئاگاداری بکەنەوە کاک باشە؟ ئەگەر پیادە بێت یا شۆفێر بێت کە پاپەند نابێت لە ڕێی لاقتەکەەوە ئاگاداری بکەرەوە. هەندێک لە خەڵکی پێچەوانەی ڕێنمایەکان هەڵسوکەوت دەکەن. پۆلیسی هاتوچۆ شان بەشانی هێزەکانی تری ناوخۆ چاودێری دۆخی قەدەغی هاتوچۆ دەکات. شەقام بە شەقام دەگەڕێن و خەڵک هۆشیار دەکەنەوە و هانیان دەدەن لە ماڵ بمێننەوە. ئەگەر پیادە بێت یا شۆفێر بێت کە پاپەند نابێت لە ڕێی لاقتەکەەوە ئاگاداری بکەرەوە. وام کردیە سەیدیەوە بەردەوام. باشی بەڕێز کاکە بۆ هادیتە دەرێ بەڕێزم دەبێت پابندی بە یاساکانی هاتوچۆ. ئێستا تۆ لە ئەرکایت؟ هاتیوە بەس ئەو نسخەی دەدەمێت دەبێت تەنها لە ئەرکا بێ بەڕێزەکەم. ئەو داوامێ ئەمە وەسێکی ئاسایی بنێ کاکە. جان سەمیەکەتمان بەرێ بە یارمەتی خۆت تۆ جەنابەت قەدەغی هاتوچۆت شکاندووە. پۆلیس لە ڕێگەی بڵندگۆ بانگەواز دەکات تا هاوڵاتیان لە ماڵەکانیاندا بمێنەوە. هاوڵاتی بەڕێستکە لە ماڵەکانتان بمێنێنەوە پابند بە ڕێنمایەکان. هاوڵاتی بەڕێستکە پابند بە ڕێنمایەکان لە ماڵەکانتان بمێنێنەوە. هاوڵاتی بەڕێستکە پابند بە ڕێنمایەکان لە ماڵەکانتان بمێنێنەوە. هاوڵاتی بەڕێز پابند بە ڕێنمایەکان پێدی و ماڵەکانتان بکەنەوە. بەشێک لە هاوڵاتیان بە دیارە و هێزانە وێنە دەگرن و تەماشا دەکەن وەک ئەوەی بڵێ ئەوان ئەو بڕیارە و ئەو ڤایرۆسە نایانگرێتەوە. باتی لەگەر تومە لە بۆ سەلامەتی خۆت پێدی و ماڵەکە دۆخۆرە. ئێمە وەک بەڕێوبەرایەتی هاتوچەی هەولێر بەسەر پەرشتی بەڕێز بەڕێوبەری هاتوچەی هەولێر بە پلانێکی داڕێژاو ڕۆژانە لەگەڵ برایانی ئاسایشی ناوخۆ و زێرەڤانی ئەفسەران و کارمەندانی بەشەکەمان بە شێوەیەکی ڕێکوپیک ئەرکەکانی خۆیان جێبەجێ ئەکەن بۆ ڕۆبەڕووبوونەوەی ئەو کەسانی کە قەدەغەی هاتوچۆ دەشێنن و داواش لەو شۆفێرانە ئەەکەین کە شۆفێری دەکەن دەمامک و دەستچێژ لە دەستکەن. بەڵام بەڕاستی ئەمە هۆکارێکە ینی لە زۆربەی شۆفێرەکانە لە دە شۆفێرێک نبینم کە دەمامکی پێبێت یا دەستچێشی لە دەسابێت کە ئەمەش ئەبێتە هۆی مەترسی بەس بۆ سرجانی خۆی و بۆ سرجانی ئەو کەسانی کە نزیکن لێوەی. باشی بەڕێز بەس بۆ هاتیتە دەرێ ینی بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی قەدەغەی هاتوچۆ کە لەلایەن وەزارەتی ناوخۆ دەبێت هەموو پابند بیت
سوڵێکی بۆ بکە با بێتە دایرە. لەبۆ سەلامەتی خۆت. مام حاجی پەیوەندی بە مارەکە دۆ بکە لەبۆ سەلامەتی خۆت. دەربارەی ئەو ڕێکار و ئەو ڕێنمایانێکەوە دەرچوینە بەڕاستی ئەوە بە پێی یاسای تەندروستی گشتی عێراقی کە لە ساڵی 1970 دەرچووە. ئەو هەر کەسێک کە پابندی ئەو ڕێنمایە نەبێ یان قەدەغی هاتوچۆ تێک بداتن یان هەر ڕێکارێک کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتی تێبەر پێویستە بە پێی یاسا مامەڵی لەگە بکرێتن و لە ڕێی داواکاری گشتی ئێستاش لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر ئەو کەسانی کە پابند نەبووینە یان ئەو کەسانی کە ڕێنمایەکانیان جێبەجێ نەکردیان ڕێکاری یاساییان دەگیرێتە بەر و لەبۆی بوونە هۆی بڵاوبوونەوەی چەندین نەخۆش ئەگەر پابند بانە ئەو نەخۆشانە توش نەدەبوو. هاوڵاتی بەڕێز تکایە منداڵەکانتان بەنە ژوورەوە بە خۆشتان لە شەقام نەمێنن بگەڕێنەوە ڕێنەمایی تەندروستیەکان جێبەجێ بکەن تکایە برای بەڕێز منداڵەکانتان بەنە ژوورەوە تکایە. لێرە ژمارەی زۆر لە هاوڵاتیان کۆبوونەتەوە و لە دەروی ماڵەکانیان پێکەوە دادەنیشن. گەنجەکان لێ کۆمە بنەوە پەیوەندی بە مارەکانتانەوە بکەن. پەیوەندی بە مارەوە بکەنەوە لەبۆ سەلامەتی خۆتان. مام حاجی لۆ سەلامەتی خۆتان پەیوەندی بە مارەکانتانەوە بکەنەوە. پەیوەندی بکەنەوە لەبە سەلامەتی خۆتان. کە پابەندی ڕێنمایەکان بن. پابندبوونی پیادە و هەتا ئۆتۆمبیلەکان ئەبێ هەمومان پابندبی بەڕاستی ئەو بۆ ژیانی ئێوە بپارێزرێ ئێمە بە هەموو شێوەیە حەزەکەن ژیانی ئێوە بپارێزین پابند ببین ئەبێ بۆ ڕێنمانی کە لە وەزارەتی تەندروستیەوە لەگەڵ وەزارەتی ناوخوا ئەبێ هەمومان پابندیە و ڕێنمانن. جەنابی ڕایی هێڵی گەرممان هەیە 122 هەچ هاوڵاتیەک پێویستی بە ئیسعاف هەیە پێویستی بە هەچ خزمەتگوزاریەکەیە دەرمان هەیە لە ڕێ ئەو هێڵەوە ئەتوانێت داوای بکات. پۆلیسەکان هەموو هەوڵێک دەدەن تاوەک دۆخە کۆنتڕۆڵ بکەن و ڕێنمایی ئەو کەسانە بکەن. هەموو کەسانی قەدەغەی هاتوچۆ دەشێن و بە ئۆتۆمبیل پێچەوانەی شەقام لێ دەخڕن سزا دەدرێن. پیادەکانیش ڕەوانەی ماڵەکانیان دەکەن و ئامۆژگاریان دەکەن. مناڵەکانتان بەنە ژوورەوە. کابرازە دارینێت. بەڕێزم بۆ پابەت نەبووی بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی ئەو بە عەکسیش هاتووی هەنی دوو سەوەستێکە دەدەینێ سەردانی بەڕێبەرایەتی هاتووی هەولێرەکەی. هەندێک لە شۆفێران ڕێپێدانیان نییە بەڕاستی ئەوەش یعنی وای کردووە کە ئێمە کێشەمان بۆ دروستەبێت لەگەڵ شۆفێرانە زۆربەی کات وە سزایی توندی ئەو کەسانە ئەین کە سەرپێچیەکە. جەناب پابند دەبووی ئەوە تا بە ڕێنمایەکانی هاتوچۆ بەڕاستی ئەو ڕێنمایانە بۆ سێ نەفەریشێنەوە تۆ پابندیش نەبوون بە هیچ ئەوە تا بە مەرجەکانی تەندروستی کاکە ئەوە تا وەسێکی یاساییان بنێ با بێنە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ. هەموو ئۆرک و مادووبوونە بۆ پاراستنی گیان و تەندروستی و ماڵی هاونیشتیمانیانە. بەشێکی زۆری شەقام و ڕێگاکان کە شوێن نەبوو تێیدا لێخوڕینکەی ئێستا بووە بە چۆڵترین شوێن. جگە لە هێزەکانی ناوخۆ هیچ جم و جۆڵێکی ئۆتۆمبیل و هاوڵاتیان نابیندرێت. تەواوی بازار و شوێنە گشتیەکان داخراون. هاوڵاتیان بڕیاریان داوە لە ماڵەکانیان بمێننەوە. باشی بەڕێز کاکە بۆ پابند نەبووی بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئێمە وەسێکە دەدەینێ دیتە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لەبەرەوەی پابند نەبووی بە ڕێنمایەکانی هاتوچۆ.
کاکە جان بۆ هاتوتە دەرێ ڕێپێدانت هەیە ڕێپێدانت هەیە بەڕێز ئەی بۆ هاتوتە دەرێ من پرسیارێکی تەلەفۆنی لۆ محافەزەی کرد تۆ هیچ شتێکت پێ نییە بەس تۆ شتەکان ینی هەر خۆت باسیەکەی یەکسەر دەگەڕێی تۆ هاناچتە دەر چونکە یەک ڕێی ئەوە نیە نەهات چۆ هەیە نە ئەوە هەیە. ترافیک دەچێتە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر. بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر بۆ یەکەم جار لە ترافیک باز لە هەوڵەکان دەکات بۆ سەرخستنی قەدەغەی هاتوچۆ و چۆنیەتی چاودێری دۆخەکە. وەکو بەڕێوەبەراتی هاتچۆ ئەرچی سەرەکی ئێمە جێبەجێکردنی یاسای هاتچۆ هەروەها ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتی ناوخۆ و پارێزگای دەردەچێت و ئێمە لە کاتی ئێستا کەدا کە ڤایرۆسی کۆرۆنایە ئێمە لە هەموو شوێنێک واجباتمانەیە هەرچی ئێمە جێبەجێکردنی بڕیاری قەدەغەی هاتچۆیە بۆ ئەوەی کەوا بەریەکەوتن نەبێت بۆ ئەوەی هاوڵاتیانمان بپارێزین لەو نەخۆشیە هەروەها یارمەتی ئەو هەموو خەڵکە و ئەو هەموو براشفێرە بدەین کەوا بەڕێکپێکی ئیشەکان بڕوات و هەروە ئەو ڤایرۆسە بڵاو نەبێتەوە بۆیە بە بەردەوامی ئێمە ڕێنمایی خەڵک دەکەین لەسەر جادە و شەقامەکان و هەروە مەفرەزەکانمان 24 سعات لە ئەرگدان ئامانجی ئێمە پاراستنی هاوڵاتیانی خۆمانە و هەروە زۆر سوپاسی ئەو هاوڵاتیانە دەکەین کەوا پابەندی ئەو ڕێنمایە نەبووینە و هەروە لێرەوە دەمەوێت سوپاسی ئەو برا ئەفسەر و کارمەندانە لە بەڕێوەبەراتی هاتچۆی هەولێر و گشت هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستان دەکەین کەوا مادیبوونێکی زۆریان کێشایە. لە کۆتاییدا ئامانجی ئێمە ئەوەیە کەوا هەمومان بەیەکەوە کەوا ئەو دۆخە سەختە تێپەڕێنین. هەموو ڕێنەمایەکان و یاساکان بۆ ئەوەیە کە ئێوە دوور بن لە ڕووداوەکان. شەونخوونی و مادبوونی ئێمە تەنها بۆ ئێوێ ئێمە ئامانجمان پاراستنی ئێوەیە. تکایە لە ماڵەکانتان بمێنەوە تاوەکو تەندروست بن. تکایە کۆبەبنەوە پابەندی ڕێنماییەکان بن. ماپی ئاماری پۆلیسی هاتوچۆی هەولێر لە سەرەتای قەدەغەی هاتوچۆ تا دەی چواری 2020 زیاتر لە 10,000 بەڵگەنامە دەستی بەسەرداگیراوە و سەدان سەرپێچی تۆمار کراون. نزیکەی 380 ئۆتۆمبیل ڕەوانەی گۆڕەپانی دەست بەسەرداگرتن کراون. هەروەها 107 ماتۆرسکی لەلایەن ئەو هێزانە دەستیان بەسەرداگیراوە. ئەو سەرپێچیانە بەشی زۆری بەهۆی شکاندنی قەدەغەی هاتوچۆ و لێخوڕین بە خێرایی و بێمۆڵەت و ڕۆیشتن بە ئاڕاستەی پێچەوانە و چەندین سەرپێچی تر تۆمار کراون. سەبارەت بە کاریگەری گواستنەوەی ئەو ڤایرۆسە لە ڕێگەی هاتوچۆ و بەریەکەوتن بەڕێوەبەری کاروباری تەندروستی کۆمەڵ و نەخۆشیە گوازراوەکان دەبینین. هاتوچوومانایوە نییە تەنها سیارەکان ڕاگیرێ مەفروزە هاتوچوو لە ناو کۆڵانەکانیش هاتوچوو نەکرێ هاتوچوو بە پیادەش نەکرێ نەک تەنها بە سیارە. هەموو خەڵکی هەولێر ئاگادار بوو بەهۆی دوو تازیەوە بۆ هۆی ئەوەی ژمارەیەکی زۆر خەڵک تووشی ئەو نەخۆشیێبی لەبەرەوەی بەرکەوتەیەکی زۆر لە شوێنێکی بچووک لەوانەیە یەک نەخۆش ببێتە هۆی ئەوەی خەڵکێکی زۆر تووشی نەخۆشیەکەی بکە ئەویش هەرێکە بستە شوێنی خۆی خانەوادەی خۆی خەڵکی منطقەیش تر توش بکە ئیتر هەروها ببێتە هۆی ئەوەی شارێک تووشی نەخۆشی بیت. هۆکارەکەی قەڵەباڵغی هاتوچۆی یەکدری پابەند نەبوون بە ڕێنمایەکانی حکوومەت بە قەدەغەکردنی هاتوچۆ. وان بە خودای گەورە بە کەس نەوە بە کەس دەراسی و بەرایەتی گەلە پیسە زۆر پیسیشە
زۆر زۆر خەتەریش ئینشاءالله هیچ مالێنا بەس هەرکی مسلمانە قەزی شالێکی لێنایە ئەو عالەماگە پابەند نەبێ هەمووی زەرەر دەکات بە پێشمەرگەوە بە مەسئولەوە بە کاسبکەرەوە بە ئەم کەسەش زەرەر دەکات زۆر زۆر مەقەیەتی خوان نەبوو کورە گەلە خەتەرە ئەوە وەکو هاوڵاتێک پابەندم بە ڕێنماییەکان قەدەغی هاتوو کارێکی زۆر باش بوو بە هیوام هەموو هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن و لە ماڵەکانیان بمێنەوە من وەکو هاوڵاتیەک وەک خۆم لە ماڵەکەم ئەمێنمەوە پابەندی ڕێنماییەکانیان چەم سوپاس و ستایشی هەموو هێزە ئەمنیەکان و کارمەندانی تەندروستیەکەم ئەوان پارێزەری ئێمە و پارێزەری وڵاتن. سڵاو من وەک قوتابیەک پابەندم بە ڕێنمایەکان و لە ماڵ دەمێنمەوە و ناچمە دەرەوە هیوادارم ئێوەش پابەند بن بە ڕێنمایەکان و یارمەتی دەری هەموو لایەنەکان بن بە تایبەت تیمەکانی تەندروستی و دەستگاکان و حکوومەت و هێزە ئەمنیەکان. ترافیک لە کۆتایی نایەوێت قوربانی بەهۆی ئەو ڤایرۆسە مەترسیدارە بگاتە ڕێژەی قوربانیانی هاتوچۆ چونکە لەلایەک ڕووداوەکانی هاتوچۆ هەڕەشەن لەسەر مرۆڤایەتی لە هەمان کاتدا بڵاو بوونەوەی ئەو ڤایرۆسەش ئەو مەترسی و هەڕەشانەی زیاتر کردووە بۆیە گەر بمانەوێت پارێزراو بین دەبێت بە ڕێنمای و بڕیارەکانی حکوومەت پابەند بین.